بە دوواداچوون بۆ نرخی ئارد دەکەم جیاواز لە پێشووتر نرخی فەردەیەک ئارد دابەزیوە. کامەران مەجید زیاتر لە 30 ساڵە جوملە فرۆشی ئاردە دەڵێت هەرزانبوونی ئارد پەیوەندی بە ناردەکردنی ئاردەوەیە لە وڵاتانەوە. بەڵێ لە سەرەتای ئەم ماوانی پێشوە ئارد تقریبان ڕێ بۆ 47-48 فەردەی ئاردی رووسی ئاردی تورکیش ڕێ نزیک 50,000 بوویەوە. بەس ئەوانە کە ئێمە ئیشی لەسەرەکەین ئاردی بایعیە بە کەڵکی عەلەویە دەمە کە خەڵک وەریەگرێ بایعەکە خۆمان ئەوەی گۆڕینەوە لەگەڵ ئاردی رووسی یا تورکی بۆ نانەوە بۆ ماڵان بەکارێنین. ئاردی نانەوەکانیش رووسی بەکارێنن رووسی و تورکی. ئەوانە ئیسەر لە دەوری 43,000 نیو ئەفرۆشین نێمە بە جوملە بۆ نانەوەکان. یعنی فەردەی 4,000 تا 3,000 فەرقی کردووە. ماوەیەکی زۆرە نانەوەخانەکان بۆی گرانبوونی ئاردەوە 6 نانیان کردووە بە 1000 دینار. خاوەن نانەوەخانەیەک دەڵێت ئەگەر ئارد هەرزانتر بێت ئەوان 8 نان دەکەنەوە بە 1000 دینار. دەژڵێت ئەوەی کە دەڵێن ئارد هەرزان بووە بەو شێوەیە نییە کە ئەوان گۆڕانکاری لە فرۆشتنی ناندا بکەن. هەرەوەڵا ئێمە ئامادەین و پێشمان خۆشە کەشت هەرزان بێ. ئێمە لە خۆشی خۆمان گرانمان نەکرێ ئارد بە 23,000 حتا 40,000 ئێمە قسەمان نەکردو. یعنی خۆمان تەسخەیمانداوە و ئیشەکەمان ڕایی کردووە. بەڵام لە 40 سەرکەویتر ناچار بووین ئێمە شەشی بکەین بازار. ئیسەیش ئاردی تورکی و رووسی هەر لە جێی خۆیە دووە بزام 1500 لێ بۆ تۆ. ئەو ئاردەی بۆ وڵاخە ئەو ئارزان بوو. ئەو ڕاستە بە 40,000 و 42,000 ئیسە بۆ بە 30,000 و 25,000. ئەوە بەس بۆ وڵاخەشێ بۆ شەر ناشێ بیخوا. لە ماوەی ڕابردوودا فەردەیەک ئاردی 50 کیلۆگرامی نزیک بووە لە 50,000 دینار. ئێستا نرخەکەی بۆ 43,000 دینار دابەزیوە. بەرزبوونەوەی نرخی ئارد کێشی گونکێکی کەم کردەوە بۆ 110 گرام و 6 نانیش بە 1000 دینار دەفرۆشرێت. ئاساییکردنەوەی نرخی نان پێویستی بە هەوڵی زیاتر بۆ دابەزاندنی نرخی ئارد و پاڵپشتی نانەوەخانەکانەیە. بەڵام حکوومەت هەنگاوی پێویست لەو بارەیەوە نانێت. سامن فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.